لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوشحال لوانی 231 لەوانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێمە خزمەتتان بەمەبەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لێوە بگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ربنا آمنا بما أنزلت واتبعنا الرسول فاكتبنا مع الشاهدين. بەڵێ خۆشەویستان، دیارەوە لە تەواوکەری ئاەتەکەی پێشی خۆیتی کاتێکەوە خوای گەورە سوبحانەهو وتەعالا باسی لەوە کرد کاتێککە فەلەما حەسا عیسا منهم الكفر قال من أنصاري إلى الله، کاتێکەوە عیسا عەلەیهی سەڵات وسەلام لە دوای ئەو هەموو موعجزاتەی کە خوای گەورە پێی بەخشی بوو کە بەڵگە بوون لەسەر پێغەمبەرایەتی پێغەمبەریەکەی، ئەو جا لەگەڵەوەش بەنی ئیسرائیل زۆربەی زۆری کوفریان پێکردیتە. لێیە کاتێککە عیسا عەلەیهی سەڵات وسەلام هەستی کرد، ئەوجا دەفەرمێ فەلەما ئەحەسە عیسا هەستی کرد بە یەقینەوەکەوە زۆربەی زۆریان کافرن، قال من أنصاري إلى الله، دەی باشە چێ لەنگۆ لە بەنی ئیسرائیل ئەنسار و پشتیوانی منن لە بۆ داعوەکردن لۆ لای خوای گەورە. کەسانێک لەوانە قال الحەواریون، حەواریەکان کە چەند کەسانێک بوون وەکو ئەصحابی پێغەمبەر صلی الله عليه وسلم یارمەتی دەری بوون، بە هەمان شێوە ئەوانیش ئەصحابی عیسا بوون کە پێیان دەگوترێ حەواری، کەوە گوتمان لەفظی حەواریش بە مانای سپی دێواتە بەڵگە و دەلالەت و کوزانیان دەفەرمون لەسەر سپیاتی دڵ و دەرونیان. ئەوان ئیعلانیان کرد نحن ئەنصار الله، ئێمە پشتیوانین لە بۆ لای خوا سبحانه وتعالى. آمنا بالله، باوڵێن کاتێکەوە دەفەرمون آمنا بالله واشهد بأننا مسلمون، ئیمانمان بە ذاتی ئەڵڵاهی نایە بە تاک و تەنیا و شاهێدیش بدە یا عیسا عەلەیهی سەڵات وسەلام کەوا ئێمە مسلمانین لە دنیا و لە قیامەت. جا لە تەواوکەری قسەکەی ئەوان لە دوای ئەوەی کەوا داوا لە عیسا دەکەن عەلەیهی سەڵات وسەلام کە بتە شاهێد لەسەر مسلمانێتەکەی ئەوان، ئەو جارە خوا دەکەنە شاهێد سبحانه وتعالى. ربنا آمنا بما أنزلت واتبعنا الرسول، ئەی پەروەردگارمان ئیمانمان هینایە بەو کتێبەی کەوا داد بەزاندیە. آمنا بما أنزلت کەواتە ئیمانمان بە هەموو کتێبانە هینایەکەوە داد بەزاندی، بە تایبەتیش ئەو کاتێکەوە ئەوان لە زەمەنی عیسا بوونی عەلەیهی سەڵات وسەلام، بە تایبەتیش ئیمانمان بەو ئینجیلەی هینایەکەوە لە بۆ عیسا دابەزاندیە. واتبعنا الرسول، و ئیتیباعی پێغەمبەریشمان کرد کەوا عیسا عەلەیهی سەڵات وسەلام، کەواتە ئیمان بە تەنها وەکو تەصدیقێکی قەلبی کافی نییە، پێویستە ڕەنگ بداتەوە لە کار و کردەوەکان، ئەویش بۆی کەوا ئیتیباعی پێغەمبەری تێدابی صلی الله عليه وسلم. بەڵێ زۆر کەسێک کە قسەی لەگەڵ دەکەی دەڵێ ئیمانم بەخوا هەیە، بەڵام کوا ئیتیباعت لە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم، کا ئیتیباعت لە بۆ شەریعەتەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئیتر ئەوان بەو شێوەی تەوەسل لە بۆ خوای گەورە دەکەن سبحانه وتعالى. یا ربی خوا ئیمانمان هینایە بما ئەنزەلتە بەو کتێبەی کەوا داد بەزاندیە. واتبعنا الرسول، ئیتیباعی پێغەمبەریشمان کردیە کەوا عیسا عەلەیهی سەڵات وسەلام فاكتبنا مع الشاهدين، دەی خوا ناومان تۆمار بکە لەو کەسانەی کەوا شاهێدن، خوا ناومان تۆمار بکە لە ڕیزی ئەو کەسانەی کەوا شاهێدن، شاهێدی دەرن. جا لێرەدا مع الشاهدين هەندێک لە مفەسرین دەفەرمون کەواتە لەو کەسانە ناومان تۆمار بکە کەوا ئومەتی ئاخیری پێغەمبەرن، کە ئومەتی ئیسلامن، ئومەتی ئاخیر پێغەمبەرن کەوا محەممەد المستەفا صلی الله عليه وسلم بەرەوەی ئەوانن کەوا شاهدن لەسەر خەڵکی، وەکو خوای گەورە سبحانه وتعالى دەفەرمی وكذلك جعلناكم أمة وسطا لتكونوا شهداء على الناس ويكون الرسول عليكم شهيدا، كوات أمتي إسلام دبنا شاهد لسر أمتكاني تر. لويا زورك دم فسرين وهالك دم فاكتبنا مع الشاهدين، واتناو من تمار بك أو شرف ما بيب بخشة كوا لقل أمتي إسلامنا وما بنسري كوان شاهد لسر أمتكاني تر. هندش لم فسرين دفنون فاكتبنا مع الشاهدين، واتا لەو کەسانە ناومان تۆمار بکە کەوا شاهێدی دەدەن بە پێغەمبەرایەتی پێغەمبەرەکانت و شاهێدی دەدەن
بەوەی کەوا ئەو کتابانەی لە بۆ پێغەمبەران هاتین هەمووی ڕاست و دروستن. ئیتر بە هەر مانایەک بیتن والحاصل داوا لە خوای گەورە دەکەن سوبحانەهو وتەعالە کەوا شاهێدی بە ئیمان و ئیسلامەتی ئەوان بدا. ومكروا ومكر الله والله خير الماكرين. ئەو جا خوای گەورە دەفەرمی سوبحانەهو وتەعالە بەنی ئیسرائیل ئەوانەی کەوا کافر بوون وەکو لە ئاتکەی پێشتر کە خوای گەورە فەرمووی کاتێکەوە عیسا هەستی کرد ئەوان کافرن لە دوای ئەو هەموو موعجزاتانە دەفەرمی ومەکەڕوا کافرەکان پیلانیان جێڕا وەخوای گەورەش دژی ئەوان سوبحانەهو وتەعالە پیلانی جێڕا والله خير الماكرين. لە کاتێکەوە خوای گەورە پیلان بجێڕ دژی کەسانێک لە هەموو کەسێک پیلانی خوا بەهێزترا. جا لێرەدا پێش هەموو شتێک مەکر دیارە بە مانای پیلان دێ واتە کەسێک دژی بەرامبەرەکەی پیلانێک بجێڕی بە شاراوەیی و بەرامبەرەکەی هەستی پێنەکات لە نەتیجەدا بتوانی زەرەرێک بە بەرامبەرەکەی بگەینی ئەوە پیلانە. واتە پیلانێک کەوا بەنهێنی بی دژی مقابلەکەت تاوەکو زەرەری پێ بگەینی. کاتێکەوە ئەوان پیلان دەجێڕن دژی عیسا عەلەیهی سەڵات وەسەلام خوای گەورەش پیلان دژی پیلانی ئەوان دەجێڕی. جا لێرەدا مەسەلەی ومەکەر الله والله خير الماكرين کاتێکەوە مەکر دەدرێتە پاڵ الله سبحانه وتعالى ئیلا لە بابی مقابلەیە ئیلا لە بابی مقابلەیە. خوای گەورە دژی کەسانێک کەوا پیلان دەجێڕن دژی دینەکەی و پێغەمبەرەکەی و مسلمانان خوای گەورە پیلان دژی پیلانی ئەوان دەجێڕیتەوە و پیلانی خوش تۆکمەترە و پتەوترە. بەڵام بە مطلقی ناکرێ بڵێن خوای گەورە سبحانه وتعالى پیلانی هەیە. نەخێر خوای گەورە پیلانی دژی پیلانی کەسانێکی بێباوەڕ هەیە. ئەوە یەک. ئەو پیلانی ئەوان وەکو زۆرێک لە مفەسرین باسییان کردیەکەوە فعلا لە هەڵێنجراوی قورئانە و ئاتەکانی قورئانە و هەروەها ئەحادیثەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئیتر ئەوە بوو بە کورتی بەنی ئیسرائیل لە دوای ئەوەی کە ئیمانیان بە عیسا نەهینا عەلەیهی سەڵات وەسەلام ئەو جا پیلانیان جێڕا لە بۆ ئەوەی کەوا بیکوژن. هەتا دەڵێن چوونە لای پادشای ئەو زەمانەی کەوا ئەو کاتی عیسای تێدا ژیایە عەلەیهی سەڵات وەسەلام لە دژی عیسا پیلانیان جێڕا و قەناعەتیان بە مەلیک و پادشا ئەو زەمانەی نایە کەوا پێویستە عیسا لەناو ببردرێ. ئیتر کۆ دەبنەوە لەوەی کەوا بچن لەو جێگای کەوا عیسا عەلەیهی سەڵات وەسەلام لەگەڵ حەواریەکانی مەوجود بووینە بچن بەسەریاندا بدەن و عیسا بکوژن. ئەوە پیلانی ئەوانە بە شێوەیەک بە مفاجئی بچنە سەریان و بیان کوژن بە تایبەتیش عیسا بکوژن عەلەیهی سەڵات وەسەلام. بەڵام خوای گەورەش پیلانی دژی پیلانی ئەوان کرد. پیلانی خوای گەورە چ بوو؟ وەکو لە چەندین ئاەت خوای گەورە ئاماژەی پێدا ئەوە بوو کەوا خوای گەورە سوبحانەهو وتەعالە پێغەمبەرەکەی خۆی پاراز وەکو لە ئاەتی دواتریش دێتن کەوا خوای گەورە عیسا عەلەیهی سەڵات وەسەلام بەرز دەکاتەوە وەکو لە سوورەتی ئەنیسائیش ئیشارەت پێدا بەل ڕەفەعەه الله ئیلەیه خوای گەورە لە خۆی بەرزی کردەوە. ئەوان پیلانیان جێڕەکەوانە نایبن بەڵام خوای گەورە پیلانی جێڕا لە دژی پیلانەکەی ئەوان و پیلانی خوای گەورەش سەرکەوتووە. ئیتر پیلانەکەی خوای گەورە ئەو سوبحانەهو وتەعالە کاتێک کە ئەوان چوونە ژوورێ لۆ ئەوەی کەوا عیسا بکوژن بە دوو شێوە دەجێڕدرێتەوە. نەتیجەکەشی هەر یەکە. یەک لە شێوازەکان ئەوەی کەوا خوای گەورە سوبحانەهو وتەعالە شکلی عیسای عەلەیهی سەڵات وەسەلام خستە سەر یەکێک لەسەر ئەو کەسانەی یاخود گەورەی ئەو کەسانەی کە هاتینە عیسا بکوژن. کەواتە ئەگەر ئینصەح التعبیر بڵێن ئەو مەفرەزەی کە هاتیە عیسا بکوژی سەرۆک و بەرپرسی مەفرەزەکە خوای گەورە شکلی عیسای خستە سەر شکلی ئەو کەسە سوبحان الله. ئیتر کاتێکەوە طبعا ئەوان کە ویستیان بێن بیکوژن خوای گەورە ئەوی بەرز کردو بەبێ ئەوان هەستی پێ بکەن. عیسای بەرز کردووە لە پێش هاتنە ژوورەوەی ئەوان و شکلی عیساش عەلەیهی سەڵات وەسەلام خستە سەر کەسێکی دیکە. ئەوان هاتن کاتێکەوە ئەو کەسەیان دیت کەوا بە عیسا دەچویان زانێ عیسا ئەویش گوتێ من عیسا نیم ئەمن ئەو کەسەمە کە لەگەڵتان بووم. بە هەر حاڵ ئەویان گرت و بەو شێوەی سەڵبیان کردو وەکو ئێستاش عەقیدەیان وایە کەوا عیسا سەڵب کرایە. بەڕیوایەتێشت کە دەڵێن کاتێکەوە عیسا هەستی کردووە خەریکن لێی دێنە ژوورێ فەرمووی چێ هەیە بە حەواریەکانی خۆی فەرموو چێ هەیە لەنگۆ ئێستادادی هەیەکەوە خوای گەورە شکری من بخاتە سەر شکری تاوکە لە جیاتی من بگیرێ. ئیتر یەک لەوانە یاخود لە هەندێک ڕوایەتان دەفەرمی هەموو شکلی عیسایان کەوتە سەری سوبحان الله.
ئیتر کە هات نەژوور نەیانزانی کامە عیسایە لەبەرەوەی عیسای حەقیقی بەرز کرایەوە ئەوان کەش هەموو شکلی عیسایان لەسەر ئیتر بەو شێوەیە ئەوەی کەوا گرنگە نەتیجەکەی یەک شتە فعلا شکلی عیسا کەوتە سەر کەسێک ئەوجا ئایا لەلایەنی دوژمنەکانەوە بوو گەورەی مەفرەزەکەی بوو یاخود یەک لە حەواریەکان بوو یاخود هەموو حەواریەکان بوو معلوم وەکو خوای گەورە لە سوڕەتی ئەنیسادا دەفەرمێت ولكن شبه لهم کەواتە بەتەکید شکلی عیسا عەلەیهی سڵاو وسەلام لە دوایەوە خوای گەورە ئەوی بەرز کردەوە شکلی عیسا کەوتە سەر شکلی کەسێک یان چەند کەسێک ولا نتیجەشدا خوای گەورە عیسای نەجاتدا لەدەست ئەوان وەکو لە ئاەتی دواتر دێتن ئەوە مەکر و پیلانی خوای گەورەیە سوبحانەهو وتەعالا دژی مەکر و پیلانی ئەوان والله خير الماكرين إذ قال الله يا عيسى إني متوفيك ورافعك إلي جا خوای گەورە سوبحانەهو وتەعالا لێرەدا بەشێک لە کەید و پیلانەکە ئاشکرا دەکا کەید و پیلانی خوای گەورە دژی پیلانی ئەوان ئەوەی کە خوای گەورە بە عیسا دەفەرمی یا عیسا إني متوفيك ورافعك إلي طبعا رافعك إلي واتە بەرز دەکەم لۆ لای خۆم واتە لەو ئاسمانەکان وبالتأكيديش كاتك وبيغمبر صلى الله عليه وسلم سفري إسراء ومعراج كردو بتايبت لس معراجك كبرز بو عيسى عليه الصلاة والسلام يكلا أسمان كان بو وبيغمبر صلى الله عليه وسلم التقاء بيكردو سلام شيلكر زالير دا خلاف لنيوان مفسرين هي متوفيك بتماناك دي متوفيك بتماناك دي متوفيك بمعنى وفاة دي دیارە ئەو تەفسیرە مەرفوضە بەکولی لەبەر ئەوەی بەتەکید لە چەندین ئەحادیثی صحیحدا هاتیەکەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم باز لەوە دەکاتن کەوا عیسا عەلەیهی الصلاة والسلام دادەبەزی یەک لە علاماتەکانی نزیکبوونەوەی ڕۆژی قیامەت یەک لە علاماتە گەورەکان دابەزینی عیسا عەلەیهی الصلاة والسلام وەکو لبون من الله حديثك إمام أحمد رواتك أبو هريرة جرت خالد الرازيبي دفن في أنصار صنف يوشك أن ينزل فيكم ابن مريم حكما مقسطا كواتا في أنصار دفن خريكة يعني لزمان خوي 1900 صار بيش استا في أنصار صنف فرميت خريكة عيسى كري مريم دابزي لبو أوي كواببتا حاكميتي زور بعدل أو زدفن يكسر الصليب ويقتل الخنزير ويضع الجزية ويفيض المال حتى لا يقبله أحد يتر كداد بزي عيسى عليه الصلاة والسلام وكبيان صلى الله عليه وسلم فرموتي الصليب دشين وتعقيدي الصليب اشناهلي خنزير دكوجي براز دكوجي وجزية دادني وتعتا أو كاتك أجر مسلمانان جهاد بكان لقل أهل كتاب ئەگەر جزیە بدەن لێیان قبول دەکەم بەڵام لەو کات پاشەوەی کەوا عیسا دادەبەزیتن جزیەش قبول ناکە لە ئەهلی کتاب ويفيض المال وە لە زەمەنی ئەودا ماڵ زۆر دەبی حتى لا يقبلوه أحد هەتا وارێ دێ کەس قبولی ناکە لەبەرەوەی هەمووی ماڵی زۆرە کەواتە دابەزینی عیسا یەکە لە علاماتە گەورەکانی هاتینە ڕۆژی قیامەت و بالذاتیش کاتێک دادەبەزی کەوا محەممەد مەهدی پەیدا بووە وەکو لە چەندین حەدیث صحیحدا هاتیە محەممەدی مەهدی پەیدا بووە لە دواوی دەجال پەیدا دەبیتن ئیتر لە پاشەوەی کەوا محەممەدی مەهدی و جەیشەکەی لە بەیت المەقدیسن ئەوجا دەجالیش دێ محاسەرەیان دەکاتن ئەوان کە بڕیار دەن دەربچن لە بۆ دەجال لەو کاتەیە لە نوێژی بەیانیدا عیسا عەلەیهی السڵاة والسلام لە دمەشق وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم وەسفی دەکاتن لای مینارەی المینارەة البەیضاء لەوێن دەردا دەبەزیتن ئیتر ئەویانە دێ دەجال دەکوژی و ئەوجا ئەو کاتەیە دەگاتە لای محەممەد المەهدی کەوا نوێژی سبەینە دەکەن و ئەو دەجالی کوشتیە و دەچتە ژووری لە مزگەوتەکە و خەنجەرەکەشی نیشانیاندا کەوا دەجالی پێ کوشتیە ئەوجا هەتا وەکو تەفاسیلەکەش باز دەکاتەوە دەفەرمی مەهدی دەفەرمی ئەتوو بە پێشکەوە پێش نوێژەکە دەفەرمی نەخێر ئەنگۆ دەبی پێش نوێژ لەوە یەکتر بکەن والحاصل لەو کاتەی چەند ساڵێک لەگەڵ محەممەد المەهدی دەمینێنەوە حکم بە شەریعەتی ئیسلام دەکەن و بەو شێوەش بەو تەفاسیلە و لە دواتریش عیسا عەلەیهی السڵاة والسلام وەفات دەکا و مسلمانان نوێژی لەسەر دەکەن كواتا عيسى عليه الصلاة والسلام وفاتي نكد يوشك وقمان تيداني كواتا إذ قال الله يا عيسى إني متوفيك لير بمعنى وفاة بمعنى مردنا ئەدی بە چ مانایەک دێ هەندێک لە زانان دەفەرمون بە مانای چی دێ بە مانای نەوم دێ لەبەرەوەی نەوم
لسندين آيات خواهي قولا نستني بوفاد ناوبري هو الذي يتوفاكم بالليل ويعلم ما جرحتم بالنهار أو خواهي كوا بشودة تامريني واتد تانويني يتر هندك دلين واتخواهي قولا نستني شي بسر عيسى داهيناو أو ذا برزي كردوا أو ذا برزي كردوا هندك لزانا نجد فرمون إني متوفيك ورافعك إلي للتقديم والتأخير كيا دفن واتخواي قولا دفن برز دكم ولا يخون باشان كمدة وفاة تاد مرينم كاتي كم زار برز دكم ودواتر كمدة وفاة تاد مرينم بلام رأي راجح أو كوا أهل السنة وجماعة السلينة متوفيك ليرة بمعنى لمعنى لغوي كي هات معنى توفية دي وتكاملا واتا متوفيك واتا بتواوتي برز دكم وبروح بجستا ببيئة ويل خودابي واتا بروح بجستو بلو كاتك أقال لخوي ونشنستي برز الدكم ولا خوم ورافعك إلي ومطهرك من الذين كفروا وهروها باك الدكم ولا كسانش كافر بابلين باك الدكم ولا أو عقيدة بوغني أوان لسريدانك وكفر وباك الدكم لو إيشو آزارك أوان دانوي بيد بقينن وجاعل الذين اتبعوك فوق الذين كفروا إلى يوم القيامة بل خوشوستان ديار وآتاشتي لكي تدما بلام لبرتا وابوني كان لير دا دوستين ببشتواني خواهي قورا لواني دا هاتو دينو خزمة دو آتو زيادة القصي لذكين وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.